لەسەر یارگەی کەربەلای نێودەوڵەتی و لا یەکێک لە یاریەکانی هەفتەی 15 خولی ئەستێرەکانی عێراق هەولێر بووە میوانی کەربەلا. ئەم لێدانە ڕاستەخۆی یەکەم هەڕەشەی هەولێر بوو لەسەر گۆڵی خاوەن ماڵ مازن فەیاض بەم لێدانە وەڵامی کوڕانی شاری قەڵاو منارەی دایەوە. لا خولەکی 20 هەڵۆ فایق بربەستی یەکسانی شکاند و هەولێری لە یاریەکە با گۆڵ یەکەم پێشخست. کەربەلا بەتەنیا بەم هێرشە وەڵامی هەولێری دایەوە، بەڵام لە خولەکی 34 بە سوودوەرگرتن لە هەڵەی بەرگریکارانی کەربەلا هەولێر لە ڕێگای محەممەد قاسم بە گۆڵی دووەمیش گەیشت. ئەم لێدانە سەری کەربەلا مەترسی بوو لەسەر گۆڵی هەولێر. حوسێن جووری گۆڵپارێز بۆی ئامادە بوو. جارێکی دیکە هەولێر سوودی لە هەڵەکانی کەربەلا وەرگرت و محەممەد قاسم گۆڵی دووەمی خۆی و سێمی هەولێری لە یاریەکە تۆمار کرد. خاوەن ماڵ بەخۆی کەوتەوە و لا خولەکەکانی 42 و 48 نیوە یەکەم دوو گۆڵ یەک بە دوایەکی لە ڕێگای مازن فەیاض و جۆیل چۆفۆ تۆمار کرد و جیاوازیەکەی کەم کردەوە. لا نیوەی دوم دەرفەتێک بۆ یاسین سامی هەڵکەوت جیاوازیەکە زیاد بکات، سوودی لێ وەرنەگرت. ئەم لێدانە سەرەی مشتاق تاڵب مەترسی ڕاستەقینە بوو لەسەر گۆڵی هەولێر. کەربەلا سوودی لە لێدانەکانی گۆشە وەردەگرت بۆ نزیک بوونەوە لە گۆڵی هەولێر. لا خولەکی 62 محەممەد قاسم گۆڵی چوارەمیشی بۆ هەولێر زیاد کرد و هاتریکیشی بەناوی خۆی نووسیەوە. لا خولەکی 81 هەولێر بە گۆڵی پێنجەمیش گەیشت لە ڕێگەی لویس ئیدوارد. واثق محەممەدی ناوبژوان بەهۆی ئۆفسایدەوە ڕەتی کردەوە، بەڵام ڤار بۆ هەولێری ئەژمار کرد. لا خولەکی 88 ناوبژوان ئەم حاڵەتەی لە نێو هێڵی سزای هەولێر بە ئاسایی وەرگرت، بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار کردی بە لێدانی سزا بۆ کەربەلا. سەجاد ڕەعەت بە سەرکەوتووی جێبەجێ کرد و گۆڵی سێمی بۆ کەربەلا تۆمار کرد. لا خولەکی 97 ناوبژوان کارتی زەردی دووەمی بەڕووی ئاکام هاشم بەرز کردەوە و بە کارتی سوور کردیە دەرەوە. خەریک بوو کەربەلا بە گۆڵی چوارەمیش لە یاریەکە بگات، بەڵام کات کۆتایی هاتوو. هەولێر بە ئەنجامی 5 گۆڵ بەرامبەر 3 گۆڵ براوە بوو. بەم شێوەیە هەولێر بە 16 خاڵ و بە کاتی هەڵکشایە خانەی 11می ڕیزبەندی. کەربەلاش بە 13 خاڵ لە خانەی 17ی ڕیزبەندیە و ئەگەری هەیە زیاتریش بکەوێتە دواوە. حوسێن محەممەد، کەناڵی پێم.